2 ساڵ لەمەوبەر سۆفی هەندەرسن پێیوا بوو کە حاڵەتێکی خراپی بەدهەرسی و تێکچوونی گەدەی هەیە، بەڵام ئەو زۆر بە مەترسیەکی گرنگ وەری نەگرت. من ئاگادار کرامەوە کە جەڵدەی دڵ لێداوم، پاشان لە پشکنینی تردا سەبارەت بە ئاستی چەوری لە خوێنمدا ئاگادار کرامەوە. سۆفی تەمەن 55 ساڵ هەوڵ دەدات لەگەڵ نەخۆشیەکەیدا بجەنگێت، لەو کاتانەی دەرمانەکانی بەکار ناهێنێت. هەموو ئەمانە لە پڕێکدا بوون. 8 حەب لە ناو دەستمدا بوو. من ئەوم بۆ دەرکەوت کە بەڕاستی مامەڵە لەگەڵ بەشێکی زۆر سەختدا دەکەم. بە گوێرەی توێژینەوەی پەیمانگای بیکەر لە میلبۆرن نزیکەی نیوەی ئوسترالیەکان لەگەڵ نەخۆشی دڵدا بە شێوەیەکی گونجاو چەوری خوێنیان کۆنتڕۆڵ ناکەن. پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی دڵ تۆم مارویک لە پەیمانگای بیکەر دەڵێت. ئەشی زۆرترین مەترسی ئەوە بێ کە پەل بۆ گرفتی زیاتر دەکێشێت لە داهاتوودا. بە گوێرەی توێژینەوەکان گرفتی زیاتر لە نێژناندا هەیە کە هەست بە نیگەرانی دەکەن و بەرەو دڵەڕاوکە کێشیان دەکات. لە سەرووی لیستەکەدا بۆچوونێک هەیە کە نەخۆشی چەوری بۆریەکانی خوێن گرفتی کەمتری بۆ ژنان هەیە بە بەراورد بە پیاوان کە بە تەواوی پڕە لە هەڵا. توێژینەوەکان دەڵێن وەڵامەکان لە نێوان پزیشک و نەخۆشەکاندا هەڵوێستەکان دەگۆڕێت. پێویستە ئەوان خۆیان ڕۆشنبیر بکەن بەوەی خواردنی کەم چەوری بخۆن، هەروەها ڕاهێنانی زیاتر بکەن و پێویستە لە چارەسەرکردندا چاودێری ورد بکرێن. لە ڕاستیدا دەکرێت ڕێگە لە پەرسەندنی ئەو نەخۆشیە بگیرێت. بە گوێرەی توێژینەوەی پەیمانگای بیکەر ئەگەر ئوسترالیەکان لەگەڵ چەوری خوێنیاندا ئاماجەکانیان بپێکن، لەوانەیە ژیانی 4000یان ڕزگار بکرێت لە ماوەی خۆلی 5 ساڵدا. هەروەها دەشڵێت دەتوانرێت ڕێگە لە 13000 حاڵەتی ڕوودانی جەڵدەی دڵ بگیرێت. پزیشکەکانیش دەڵێن 57000 ئوسترالی ئەوانەی هەموو ساڵێک بەدەست جەڵدەی دڵەوە دەناڵێنن پێویستە چاو لەو نمونەیە بکەن.